بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنامەی ڕاوەی ڕۆژە و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەم شەو لە بەرنامەی ڕاوەی ڕۆژ لە ستێر تیڤیدا باز لە هێرشە داگیرکاریەکانی ڕژێمی تورک دەکەین بۆ سەر باشووری کوردستان. هەڵبەتە ئەو داگیرکاریە تەنها بە باشوور و بەسەندە ناکا سەر جەمگەلی کورد و کوردستان و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەگرێتەوە. لەو چوارچێوێدا کۆماجڤاکێن کوردستان کەرجەکەش بانگەوازی کردووە مەترسیەکانی سەر باشووری کوردستان و ئەو هێرشە داگیرکاریە بۆ سەر باشوور بۆ سەر کوردستان و کورد و ڕۆژهڵاتی ناوەڕاست دەخاتە ڕوو. لە بەرامبەرەوەدا داوا دەکا هەمووان بەگەل و پارت و لایەنە سیاسیەکان و هەروە ئازادیخوازانی ناوچەکەەوە لە دژی بوەستنەوە. لە بەرامبەر هەڵبەتە ئەوەشدا کوردان یەکێتی نەتەوەیی پێک بێنن. هاوکات هەر لەم بەرنامەی ئەم شەودا بێڕای هەڵسەنگاندنی هەڵوێستی پارت و لایەنەکانی باشووری کوردستان و لایەنەکانی دیکەی کوردستان سەردانی شاندی هەدەپە و کەجەدە کە بۆ باشوور کردویانە بۆ ئامانجەی کە هەڵبەتە یەکێتی نەتەوەی پێک بێن ئەویش تاوتوێ دەکەین بۆ مەبەستەش. لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆدار، هەروە بە تەلەفۆنیش ئەگەر گرفتێک نێتە پێشەوە لە برادۆستەوە و ناوچەی کە ڕژێمی تورکیا ئێستا هێرشی دەکاتە سەر بۆ ئەوەی داگیری بکە. سامی برادۆستی پارێزەرمان لەگەڵدا دەبێت. سەرەتاش بە ناوی خۆمان و ئێوەی بەڕێزەوە زۆر بە خێراتنی بەڕێز عەبدوڕەحمانی حاجی ئەحمەدی دەکەین. زۆر بەخێر بێ. زۆر سپاستان دەکەم. زۆر سڵاویشم هەیە بۆ بینەران و بیسەرانی ئەو بەرنامەیە. زۆر سپاست دەکەین. بەڕێز حاجی ئەحمەدی دەستپێک لەسەرەوە هێرشە داگیرکاریانەی کە ماوەیە کە ڕژێمی تورکیا دەیان کاتە سەر باشووری کوردستان بە تایبەتی برادۆست و سیدەکانە و ناوچەیی کە بە سێگۆشەی سنووریش تا ڕادەیەک بەناوبانگە. هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کۆماجڤاکێن کوردستان لێدوانێکی داوم سەرنج ڕادەکێشێتە سەر ئەو مەترسیانە و هەروە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەیان و پێگەێنانی یەکێتی نەتەوەی بۆەوەی کە شکستیان پێ بدرێت. بەڵێ بینەرانی بەڕێز پێکەوە با گوێبیستی کەرجەکە بین بزانین لەو بارەوە چی وتووە. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کۆماجڤاکێن کوردستان کەرجەکە لە لێدوانێکی نووسرەودا ڕایگەیاندووە هێرشەکانی ڕژێمی تورکیا بۆ داگیرکردنی باشووری کوردستان بەرفراوان بوون و بارەگاکانی ئێرتەشی ئەو ڕژێمە زیاتر کراون. بە گشتی هێرش لەسەر هەموو بەشەکانی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوینە. فاشزمی ئاکەپە و مەهەپە پەرە بە دوژمنایەتیکردن و قڕکردنی کوردان دەدات. ئەو فاشیزمە بۆ لەناوبردننی ژیانی ئازاد و دیموکراسی ئەفرینی داگیر کرد. بۆ ئەوەی ئەو قڕکردنەی کوردان تەواو بکات دەیەوێت تەبگەری ئازادی کورد پاکتاو بکات. بە کورتی لە هەر جێگەیەک کورد خۆی بەڕێخستن کردبێ بووەتە ئامانجی شەڕ. دەسەڵاتداری ئاکەپە کە نەیتوانی تەبگەری ئازادی کورد پاکتاو بکات و سەر نەکەوت. لە ساڵی 2015ەوە هەموو دژمنەکانی کوردی لە دەوری خۆی کۆ کردەوە و دەستی بە هێرشێکی نوێی پاکتاوی کردەوە. ئامانج لەوەش سەرەتا پاکتاوکردنی پەکەکەیە و لە ڕێی ئەوەشەوە دەیەوێ ئەو قڕکردنەی کە 100 ساڵە لە دژی کورد پەیڕەوی دەکا بە کۆتا بێنێت. هەڵبەتە ئەگەر بشتوانێ ئەوە بکە ئێدی بۆ قڕکردنی تەواوی گەلی کورد هیچ ئاستەنجیەک لە بەردەم خۆیدا ناهێڵێتەوە. لە ئێستاشدا کە ڕۆژهەڵاتی ناوین بە دۆخی شەڕی سێهەمی جیهاندا دەرباز دەبێ، ئامانجی ئەو فاشزمەی ئاکەپە و مەهەپە ئەوەیە کورد بێستا تۆ بمێنێتەوە. ئەوەشی لە سەدەکانی 21ەمینەوە بەدەستی خستووە بە فدراسیۆنی باشووریشەوە لە دەستی بدەن. کەرجەکە هەشکرای دەکا لە باشووری کوردستان زیاتر لە 15 بارەگای سەربازی تورکن کە نەک تەنها لە دژی تەبگەری ئازادی کورد دروستکراون بەڵکو ئامانجەوەیە لە ڕێیانەوە باشوور کۆنتترۆل بکەن و ڕێگری لە پێگەێنانی یەکێتی نەتەوەیی کورد بکەن. هەروەها بۆ گوشارخستنە سەر هێزەکانی باشوور و بەشەردانی هێزە کوردەکانە لە ئێستادا دەوڵەتی تورک ژمارەی بارەگاکانی لە باشوور زۆر زیاتر کردووە و هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمەکانی پاراستنی مەدیا و داگیرکردنی دەڤەری برادۆسی باشووری کوردستان وەکو هێرشەکانی ڕابردوونین و
لاوازترن فاشزمی ئاکەپە و مەهەپە لە دژی کوردان دەستیان بە هێرشی سەرتاسەری و هەمەلایەنە کردووە ئامانجی هێرشەکەش تەنها پەکەکەوت تەبگەری ئازادی کورد نییە بەڵکو لە دژی سەرجەمگەلی کورد و هێزەکانیەتی ئەگەر لە باشووری کوردستان لە دژی داگیرکاریەکان تێکۆشان نەکرێ ئەوە لە کورتەک و زارگەلێ و باڵەیان زیاتر مەدەنیەکان کۆمەڵکوش دەکرێن گوندەکانیان وێران دەکرێن و سەرتاسەری خاچی باشووری کوردستانیش لەژێر پۆستاڵی سەربازی داگیرکەراندا بپلیشێتەوە کەرجەکە ڕاشی گەیاندووە دەوڵەتی عێراق لێدوانی داوە کە دژی داگیرکاری تورکیایە و لێ ناڕازیە بەڵام ئەو لێدوان و ناڕزایەتە بەزنیە و تێری دۆخەکە ناکات چونکە ئاکەپە و مەهەپە بە بیوێرانە بێ سەمڵینەوە هێرش دەکەنە سەر خاچێک کە هی باشووری کوردستان و عێراقە بۆیە دەبێت دەوڵەتی عێراق و هێزە سیاسیەکانی کورد لە دژی ڕابن ئێستا هێرشەکان لە هەرێمی ژێردەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانەوە دەکرێنە سەر کورد و خاکەکەی داگیر دەکرێ گەل و ڕێگشتی کورد و کوردستان چاوەڕوانە لە بەرامبەرەوەدا پارتی دیموکراتی کوردستان و هەموو هێزە سیاسیەکانی دیکەی باشووری کوردستان و عێراق هەڵوێستی جدی نیشان بدەن ئەگەر لە ئێستاوە بەر بەو هێرش و داگیرکاری دوژمن نەگیردێت ئەوە ڕۆژ بە ڕۆژ مەترسیەکان گەورە دەبن و سەرجەمگەلی کورد قوربانی مەزن دەدات کەجەکە جەخت دەکاتەوە دەوڵەتی تورکیا زۆر جار نیشانی داوە کە سەرکێشی دژمنایەتیکردنی کوردان دەکا ئیتر کاتیەوە هاتووە بە یەکێتی نەتەوەی کورد و هەڵوێستی هاوبەش گەلی کورد و هێزە سیاسیەکان لە بەردەم دژمنایەتێکەدا بوەسنەوە ئەگەر هێزە سیاسیەکانی کورد لە بەرامبەر داگیرکاریەکاندا ڕابن ئەوە شکستی پێدەدرێت و دەوڵەتی تورکیای قڕکەریش دەخاتە جێژا و زەلکاوێکەوە تێیدا دەرچوونی نەبێت هەر چۆن داگیرکاری زاب بە بەرخۆدانی گەریلا و پشتیوانی گەلی باشوور تێکشکێنرا ئەمی هێرش و داگیرکاری ئەم جارە بە هیمەتی گەریلا و پشتیوانی گەل شکستی پێدەدرێت کەرجەکە ڕایگەیاندووە بە داگیرکردنی عەفرین و هێرشەکانی سەر هێرەمەکانی پاراستنی مەدیا و دەڤەری برادۆست ئیتر شەڕ گەیشتۆتە ئاستێکی مێژویی وێڕای کورد لەناوە و دەرەوەی وڵات مەترۆپۆلەکانی تورکیا دەبێت دۆستانی کورد و هێزە دیموکرات خوازەکان بەشداری تێکۆشان بن و لە دژی داگیرکاریەکە بوەسنەوە ئەم هێرش و داگیرکاریە تەنها لە دژی گەلی کورد و کوردستان نییە بەڵکو هێرشێکە لەسەر تەواوی گەلانی ڕۆژهەڵاتی ناوین تێکۆشان لە دژی داگیرکاری دەوڵەتی تورکیاش بەواتای تێکۆشانە بۆ ئازادی ئاشتی دیموکراسی و سەقامگیری و پێکەوە ژیان لە ڕۆژهەڵاتی ناوین بێگومان تەبگەری ئازادی لە هەموو شوێنێک لە دژی داگیرکارێکە بەرخۆدان و تێکۆشان دەکات تەبگەرەکەمان لە بارودۆخی زۆر سەخت و دژواردا گوڕی بە تێکۆشاندا و ئەمڕۆکەش هەمان شت دەکات تورکیا ڕوبەڕووی بەرخۆدانێکی بەرفراوان و فیدایی دەبێتەوە هێزری یەکێتی نەتەوەی کورد بەرەو پێش دەچێت بە پشتیوانی گەلەکەمان لە هەموو شوێنێک بەرخۆدان پەرەی پێدەدرێت و ئەم هێرش و داگیرکاریەش تێک بشکێنرێت تەقەز ڕۆژهەڵاتی ناوین و دیموکراتی کوردستان ئازادیش ئاوا بکرێن بەڵێبینەرانی بەڕێز لە خزمەتی بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵگەی دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدارین کاک حاجی ئەوە ڕەوشەکەیە بەو شێوازەیە کەجەکە ئەڵێ زۆر مەترسیدارە مەبەستی باشوورە هەڵبەتە لە کەسایەتی باشووریشە هەموو کورد لەژێر مەترسیدا ئەوە بە تەواوی ڕاستە بەڵام من پێم وایە ئەو مەترسیەی تورکیەی شتێکی تازە نییە بە توولی تاریخی تورکیەی ئەو مەترسیە هەر هەبووە بەڵام دەزانین کە کورد پلە بە پلە دەمقابل ئەو فکری داگیرکەری و دەمقابل ئەو ئیمحاکردنی گەلی کووردا گەلی کوردیش سەرکەوتۆن دیارە دەمبارزەدا شکەستیش هەیە و هەستانەوەش هەیە و سەرکەوتنیش هەیە بەڵام بۆ ئێستا ئاوا لە هەمەلایەنەیە ئەوە مەربوتە بە دەستکەوتەکانی گەلی کورد دەو چەند ساڵی دواییدا دەستکەوتی گەلێک گەورەی بەدەستهێناوە کە ئەوە بۆتە جێگای مەترسی گەورە بۆ داگیرکەرانی کوردستان بەڵام ئێستا تورکیە کە ئەو ئیجازەی بەخۆی دەدا بە باوەڕی من ئەوەیە کە ئەو نەتیجەی ئەو ڕێفراندومەیە کە سەری نەگرت تورکیە
بەلایەنێکی کوردی ئەو ڕەفراندۆمەی پێکێنا بۆیەشی پێکێنا کە دەگەڵ داگیرکەرەکانی دیکەی کوردستان کە هیچ ڕابطەیەکی باشی نەبوو هەتا پاش ئەو ڕەفراندۆمەی ڕابطی خۆی چاک بکە و پەیمانهایەک ببەستن. ئێستا ئەمە دەبینین لە ڕۆژهەڵاتی ناوین هەربەشی باسیشان کرد شەڕی سوەمی جەهانی دەستی پێ کردەوە. دەو شەڕەیدا زۆر پەیمان و یەکێتی نامقەدەس پێکاتەوە. تۆ بزانە ببینە شیعەی ئەسنا عەشەر کە حکوومەتی ئێرانیە ئەردۆغانێکی ئەخوان الموسلیمینی تونڕە دەگەڵ پوتینێک دەگەڵ ڕوسیەیەکی زێکولاری پاژماوەی سۆسیالیزم بێن پەیمان پێکەوە ئیمزا لەم سەریشەوە ئۆرتۆدۆکس دەتەمەشا ئەو پەیمانە نامقەدەسەی بکە لەم لاشەوە دەڵبەتە لە بینە ئێرانی ژەیە ئەوە میلادگیری سەفەوی و شیعەگەری ئێران و تورکیە و رووسی بەڵێ بەڵام لێرە هەدەفەکە چیە؟ ئەوە بۆمە مهمە. هەدەفەکە هەدەفی تورکیە و ئێرانێ یەکە مەسەلەی کووردە دەستکەوتەکانی کوردن کە دەبێت مقابل دەستکەوتەکانی کووردا دەبێت شتێک بکەن. مەسەلەی هەدەفی ئیوانێکێ چیە؟ پوتین چیە؟ رووسیە چیە؟ هەدەفی ویش ئەوەیە کە لەو وەزعە ئیستیفادە بکە بۆ خاتراوەی کە تورکیەی لە ناتۆی شکاف بخاتە ناتۆی بە ڕێگای تورکیەوە و هەروەها رابطەی تورکیە و ئەمریکاش خراپ بکە بۆ ئەو مەسەلەی پێدوانیە تا ڕادیەک سەرکەوتوو بە رووسیا سەرکەوتوویە بۆ ئەو مەبەسەش چییە؟ مەسەلەی کورد دەکاتە قوربانی ئەفرین دەکاتە قوربانی و قەول و قرارهای دیکە هەیە دەو ڕابطەیەدا. بەڵام لێرەدا دەبێت ئەوەش بڵێن کە گەلی کوردیش بێدەسەڵات نییە. هەرچەند ئێمە گەلی کورد خەتی سێ ئینتخاب کردو هەڵبژاردو هەتا ئێستاش نایهەوێ بە تەواوی دەگەڵ رووسیای تێکی بدا. هەرچەند رووسیە چرای سەوزی بۆ تورکیای هەڵکرد کە حەملە بکا بۆ کەچەکەش لە بەیاننامەکەی دەڵێ رووسیای تورکیا رووسیای کردە هاوبەش لە کوشتنی کورداندا. و ئەو جارەکانە لێرەدا هەروەشی کە کوتمان چونکی ئێران و تورکیەش لەسەر مەسەلەی کوردیەکەن ئێرانی چرای سەوزیدا بە تورکیای ئەوە دە خزمەت ئێرانیشدا بوو. هەر نەکسەیەک هەر شکستێک لێرە بەسەر تەفگەری گەلی کووردا بەسەر گەلی کووردا بێ قازانجی ئێرانیش تێدایە قازانجی سوورش تێدا ئەڵبەتەوە لە کاتێکدا بوو زۆر کەس بانگەشەی دەکرد دەیانوت ڕۆژاوای کوردستان لەگەڵ ئێراندایە لە بەرەی ئێراندایە بە درۆخرانەوە. سەیری ئەوەی بکە پێش ڕەفراندومێ عیبادی کوتی چی؟ عیبادی کوتی ویستیان کە پەیوەندی دروستکان تورکیە وا بوو. عیبادی کوتی هەتا ئەسکەرێکی تورکیەی لە خاچی عێراقیدا بمێنێ ئەمن ناچم بۆ ئەنکارایە. بەڵام پاش ڕەفراندومێ ئەو مەسەلە لەبیر چۆوە عیبادی هەستا چوو بۆ ئەسکەری خۆشیان نات بۆ ئەو دی و ئیبراهیم خەلیل پێکەوە بە هاوبەشی مانۆڕێکیان کرد. هاتیش و ئەوەشتی جوزئی ناوانە کە من بەڵام دەو دانیشتانەدا دیارە معاملە هەیە کراوە توجارەت هەیە کراوە هەمووی لەسەر مەسەلەی کووردا. بۆیە خۆناغەکە ئێستا گەشتوتە ئەم ئاستەی کە کەجەکە بڵێ مەترسیدارە بە تایبەتی لەسەر ئەوە مربوطە بەو پەیمانانەی کە مابینی ئێران و تورکیە و عێراق و سووریە گیراوە کە زۆریان لە ژێر میزن ینی دیار نین. چونکی هەروەکی لە پێشدا وتم مەسەلەی کورد تەفگەری ئازادی کورد گەیشتوتە جێگایەکی کە ئێستا ئیدی لە سەتحی ناونەتەوەییدایە. ئێستا دنیا دەزانێت کە مەسەلەی کورد ئیدی وەک 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵ لەوە پێش نییە. لە جەنگی جیهانی یەکەم بەدڵی خۆیان بەشیکەن و دابەشیکەن ئەو مەسەلانە ئیدی منتەفی بوونە. کورد لە حاڵەتی فاکتۆر هاتوو بۆتە ئاکتۆر لە ڕۆژهەڵاتی ناویندا ئاکتۆرێکی گەورەشە. بەڵێ بەڵام کاک حاجی بەڕای بەڕێزت پێدوان نییە ئەمە کاتێک ڕاستە کە کورد خۆی یەک بێ. بۆ نمونە کەجەکە لەو بەیاننامەدا دەڵێ ئەگەر ئێمە یەک نەبین
پێکەوە هەڵوێستی جددیمان نەبێ ڕوبەڕوویەم بارودۆخە نەبینەوە هەم کۆمەڵکوژی زیاترمان ڕوبەڕوو دەبێتەوە هەمیش قوربانی زۆر زۆر گەورە دەدەین وەکو گەلی کورد بەگشتی نەکتەنها لە باشوور ئەوەش شکی تێدانە چونکی ئەو هێرشە لەسەر گەلی کووردە ئەو هێرشە لەسەر کوردستانە ئەو هێرشە لەسەر پارچەیەک نییە با خەڵک باش ئەوەی تێبگا باش حاڵی بێ ئەو هێرشە لەسەر حیزبێک نییە لەسەر ڕێکخراوێک نییە لەسەر تەفگەرێک نییە ئەو هێرشە هەروەکی لە پێشدا گوتم لەسەر دەستکەوتەکانی گەلی کووردە دەستکەوتەکانی گەلی کورد لە پێشدا لە باشووری کوردستان دەست پێ دەکا لە باشووری کوردستان دەستکەوتێکی گەورەی کورد وەدەستهێنا لە سەتحی ناونەتەوەیدا دنێو خۆیدا لە ڕۆژهەڵاتی ناویندا پاشوی ڕۆژاوای کوردستانە پاشوی تەفگەری گشتی گەلی کووردە پاشوی یەکێتی گەلی کووردە یەکێتی گەلی کووردە کە شێسی خستۆتە کەوڵی ئیداگیرکەرانی کوردستان لە مەسلەی وانەی چێڕادەست پێ دەکات کوبانی لە کوبانی دیتمان گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستان حتا لە ئەوروپایەڕا گەڕانەوە چون لەوێ خەبات دژی داگیرکردە بۆ ئەفرینی ژەروا بوو پاش کوبانی ئەفرین دەستی پێ کرد بۆ ئەفرینێ دیتمان کە لە هەموو پارچەکانی کوردستان نەک لە هەموو حیزبەکان لە هەموو گەلی کورد دەستی پێکرد کە و ئەوەیە کە بۆتە جێی نیگەرانێکی گەورە بۆ داگیرکەرانی کوردستان نەکرد بۆ تورکیەی بۆ ئێرانیش و بۆ عێراقیش و بۆ سووریەش بەڵام ئاساییە دەی خێری پێوە بێ وەڵحاجی هیواداری خێری بە شوێندازێت ئەوەیە کە ئیدی ئەو ڕەفراندمۆ بۆ باعسی ئەوەی کە گەورەترین خەسار کە لە گەلی کوردیدا گەورەترین زەربەی کە لە گەلی کورددا ناو 51.4% خاچی کوردستانی لەدەستدا ئەوە دە مەرحەلەی دووەمدایە نا ئەوەی کە ئەو هەموو ئیمکاناتی حکوومەتی باشووری کوردستانی لە بین برد ئەوانە دە مەرحەلەی دووەم و سووەمدان مەرحەلەی ئەوڵی ئەوەیە کە ئەو دوژمنەکانی کورد داگیرکەرانی کوردی هێنا سەر میزێک ئەوە لە هەمووی مەترسیدارتر ئەوە تەواوی ئەوانە لەوێ ڕا سەرچاوی دەگرن سەرچاوەکەی لەوێرایە کە ئەگەر ئەو دانیش پێک هاتنە نەهات پایە مابینی ئەو داگیرکەرانی کوردستان قەت نە تورکیە نە ئێران نە سووریە نە عێراق بەتەنێ نەیان دەتوانی جورئەتێکی ئاوا بدەن بە خۆیان و کە هێرش بکەن سەر کوردستان باشە بەڕێز حاجی ئێستا تازە شتەکە بووە ئێمە چی بکەین لە بەرامبەرە زۆر گرنگە مەغزی مەسەلەکەیەوەیە چی بکەین ئەوە مەغزی مەسەلەکەیە ئەلبەتە کەجەکە داماژەی پێداوە بێ یەک بگرین هەڵوێستمانە بێ پێکەوە کار بکەین گەلەکەمان وا بکە لە هەندەران وا بکە ئازادی خوازان بەڵام ئەمە بە پراکتیک چۆن نەکرێت زۆر سپاس بۆ ئەو پرسیارەی کە بەڕاستی ئەوە ناوەڕۆکی مەسەلەکەیە مەغزی مەسەلەکەیە ئێمە دەبینین کوتم کە هاوپەیمانی نامقەدەس پێک هاتۆ مابینی ئیداگیرکەرانی کوردستان دەبین بەچاوی خۆمان دەبینین و دەڵێن کە ئەو هێرشە بۆ سەر گەلی کورد و بۆ سەر کوردستانە باشە وەختێک کە ئەمە ئاوا دەبینین لێرەدا هیچ حیزبێکی کوردی نییە هیچ ڕێکخراوێکی کوردی نییە بەرەندە بێ ئەگەر کورتش کەسێ بخوا ئەگەر کە مطمئینیشم کە کورتش کەسە ناخوا سەر دەکەوێت بەڵام خەسارەتی زیاد دەدا ئێمە ئێستا مەوزوعی ئێمە ئەوەیە کە خەسارەتێک کەمتر بدەین خەسارەتی ماڵیە خەسارەتی جانەیە خەسارەتی منتەقەیە دەنا کورت سەر دەکەوێت کورت سەرکەوتەوە کورت هێزی خۆی لە دنیادا نیشانداوە هێزەکانی ناونەتەوەیش هێزی کوردیان ناسیوە وەختێک ژەنەراڵی فەرماندەی ئەمریکی بەرپرسی ڕۆژهەڵاتی ناوین دەڵێ گەورەترین دۆستی ئێمە گەورەترین هاوپەیمانی ئێمە کوردەکانن لە ڕۆژاوای کوردستان کە خاوەنی 6,000 ئەوە قسەی وەیە کە بڵاوبووتەوە 6,000 سەگدارن یعنی چی یعنی ئێستا ئەمەش دە سەتحی هێزیت تۆش بوونت هەیە لە سەتحی ناونەتەوەیدا ئێمەش دەگەڵ هێزەکانی دنیا تەرەفین پشتگیریمان هەیە بەڵام دێرەدا هەروەکی کە باسمان کرد یا هەروەکی کە سوالت کرد
باشترین ڕێگا ئەوەیە کە گەلی ئێمە سیاسەتمەدارانی ئێمە لایەنەکانی کورد ئەحزابی کوردی حەدی ئەقەلەکەی لە دوشمنەکانمان شتێک پێبی ئەوان کە ئەو هاوپەیمانەی نامەقەدەس پێکدێنن بێڕای هەموو ناکۆکیەکان ئەو هەموو ناکۆکانە خۆ ئێمە ناکۆکێکی ئەو تۆشمان نییە دەنێو حیزبەکاندا هیچ هەتا وەک زمانی ئیسۆسیالیزم نییە بڵێن ئەو کۆمونیستە و ئەو ئیسلامی و یا ئەو لیبەراڵە ئەو دێموکراتە ئەو چێ نا هەمومان دەزانین هەموو حیزبەکانی کوردی دەزانن هەموو لایەنەکان دەزانن گەلی کورد بەخۆی و بە هەموو بیر و باوەڕە سیاسیەکان و ئێتنیکی و مەزهەبی و حیزبەکانیەوە لەسەر یەک گمەیە لەسەر یەک کەشتێ ئەو کەشتێ غەرق بێ هەموو غەرق دەبن تورکیا دەو حملەی کە ئێستا کردوێتی لە هەموو لایەکیەوە سەرکەوێ هەموو زەرر دەبینن کەشتێکە لەوێ غەرق دەبێت جا بۆیە ئێمە دەبێ هەموو حیزبەکانی کوردی ئەوڕۆکانە بۆ منفعەتی شخصی خۆیان بۆ منفعەتی لایەنی خۆیان هەر ئیختلافێک هەبێ هەر ناکۆکێک هەبێ ئێمە دەبێ وەلاینێن دوشمنی ئێمە کە یەکیان گرتووە حملە دەکەن بۆ ئێمەش دەبێ یەک بگرین دەم قەبیلاندا ڕاوەستین زۆر باش کە ئەو دەمی ئێمەش گەورەترین شانسمان هەیە بۆ تەرکەوتن زۆر باشە کاک حاجی بەڕێز سامی برادۆستی خەڵکی مەڵبەتە بەخۆشی برادۆستە ئەو شوێنەی کە دەوڵەتی تورک هەوڵی داگیرکردنی دەدا هاوکات پارێزەریشە لە سەریاڵی تەلەفۆن لەگەڵماندایە دوایین زانیاری لێ وەربگرین و گفتوگۆیەکی کورتم دەبێت پاشان دێمەوە خزمەتی بەڕێزت کاک سامی برادۆستی ئەگەر گوێت لە منە ئەم کاتت باش بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوەی ڕۆژ زۆر سپاس ئەم کاتەی تۆ هەموو بینەرانی بەڕێزیش باش سپاست دەکەم باشتر بۆ بەڕێزت کاک سامی سەرەتا ئەمەوێ هەندێک سەبارەت بە ناوچەی برادۆز دەو هێرشە داگیرکاریەکی ئێستا دەکرێتە سەرەوێ بەڕێستان جارێ خەڵکی ئەوێن هەندێک زانیاری وەربگرین شتی نوێ چی هەیە لای بەڕێستان پاشان ڕەبەتە من پرسیاری دیکەم لە خزمەتی بەڕێزتانە دەبێت بەڵێ زۆر سپاس سەبارەت بە داگیرکاریەکانی ئەو دوایەی دەوڵەتی فاشیزمی تورکیا بۆ سەردەڤەری برادۆز خەڵک تووشی دڵەڕاوتێکی ئزگار زۆر بوویەوە خەڵک تووشی ئاوارەیی و ماڵوێرانیەکی ئزگار زۆر بوویە چەندان گوند لە مەترسی ئاوارەبووندان و کراونەتە ئامانج ئەو شوێنانەی کە دەوڵەتی فاشیزمی داگیرکەری تورکیا هێرشی بۆ ئەکات لە دەڤەری برادۆز هەموو شوێنەکان ئەو شوێنانە کە خەڵک تێدانیشتە جێەوە هەموو خەڵکی سیڤیلی لێە ئەو شوێنانە شوێنی بارێگایەکانی پارتی کرێکارانی کوردستان نین و ئەو هێرشانە دیارە هەمووی بۆ سەر شوێنە سڤیلەکانەوە گوندە سڤیلەکانە و تووشی زەرەر و زیانێکی ئێزگار زۆر بووینە خەڵک تووشی درەڕاوچێ بوویە لە مەترسیدا ئەجری بەڕاستی باشە دەوترێت ئەو هێزانەی تورک نزیک بوونەتەوە لە سیدەکان ئەمە تا چەندە ڕاستە بەڵێ سەبارەت بە ئەو هێرشانەی کە بەم دوایانە ئەنجامیدایە بۆ دەڤەری برادۆز پێ معلوماتی من هەما زیاتر لە 8 بنکەی نوێی لە چیا بەرزەکانی دەڤەری برادۆز داناوە و چەک و ئەسلیحەی جۆرا و جۆری لەوێ جێگیر کردووەوە و تەنانەت دەنگۆی ئەوەی هەیە کە سنتەری ناحیەش ببەزێنێت و تەواوی دەڤەری برادۆست و ناحیەی سیدەکان بخەتە ژێر ڕکێزی خۆی و حکمی حکمڕانی تێدا بکە بەڕاستی ئەمە کارەساتە بۆ هەم بۆ دەڤەرەکە هەم بۆ باشووری کوردستان پێویستە حکومەتی هەرێمی کوردستان لە ئاست ئەو داگیرکاریەی دەوڵەتی فاشیزمی تورکیا هەڵوێستی جدی هەبی پێویستە هەڵوێست بنوێنی ئەوەی کە ئەکرێ بەڕاستی داگیرکاریە بەزاندنی سنوورە دەست درێژیە بۆ سەر هاوڵاتیانی سیڤیل بەڵێ باشە باسی حکوومەتی هەرێمت کرد من دەمەوێت هەندێک لە ڕووی یاساییەوە هەڵسەنگاندنی بەڕێستان گوێبیست بین سەبارەت بەو هێرشە داگیرکاریە ڕژێمی تورکیا کە دەیکاتەوێت تا چەندە ئەمە ئێمە هەم بە نایاسایی دەیبینین و تا چەندەش دەتوانین بە یاسا ڕوبەڕووی ببینەوە بەڵێ سەبارەت بە هێرشانە دیارە بەپێی گشت پێوەرەکانی یاسای نێو دەوڵەتی ئەمە داگیرکاری
داگیرکاریەوە بەزاندنی سەروەری و سیادەی دەوڵەتی عێراقا و باشووری کوردستانیشە دەست درێژیە بۆ سەر سەروەری تەواوی خاچی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە ڕێی پەرلەمانەوە و لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لە ڕێی ئەندامانی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنە کوردستانیەکان فشاری زیاتر بخاتە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی هەرچی زووە حکوومەتی عێراق بەدەم داواکاریەکانەوە بهێ و بەدەم ئەوەوە بهێ کە بە ئاگا بێت ئەوەی کە خەریکە دەوڵەتێکی دراوسێ هێرشی ئەکاتە سەر خاکەکەی و سیادەکەی دەبەزێنێت. بەڵێ باشە هەندێک ئەمەوێت ئەگەر سەبارەت بە هەڵوێستی خەڵک بەرامبەر بۆ هێرشانەی دەکرێت کە دەژوترێ بارگاکان و گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لەوێن بەڕێزیشتان لەوێن خەڵک لەو بارەوە چی دەڵێ؟ سەبارەت هەموو خەڵک شاهێدە سەبارەت بەو داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر خەڵکی سڤیلە بۆ سەر گەریلایەکانی پارتی کرێکارانی کوردستان نینە و ئەو شوێنانەی کە بردومانەکرێ هیچ بارێگایەکی پارتی کرێکارانی کوردستانی لێ نییە و ئەوان هەمیشە خۆیان لە خەڵکی سڤیل بە دوور گرتووە بۆ ئەوەی خەڵکی سڤیل نەبێتە ئامانجی دەوڵەتی داگیرکاری تورکیا بەڵام دیارە ئەو داگیرکاریە ئەو دژمنایەتیە بۆ تەواوی خەڵکی کوردستانەوە بۆ خەڵکی سڤیلە و بۆ بەرچاوڕوونی بەڕێستانیش پێشتریش یعنی لە ساڵی نۆتەکانەوە تاکو ئێستا چەند بەدەیان هاوڵاتی سڤیل لە دەڤەری برادۆز بوونەتە قوربانی تۆپباران و بردومانی فڕۆکەکانی دەوڵەتی فاشزمی تورکیا. ئەمە یەکەمین جار نییە و ئەو شوێنانشی کە بردومانەکرێ هیچ بارگایەکی پارتی کرێکارانی کوردستانی لێ نییە. هەمووی خەڵکی سڤیلی لێەوە خەڵکەکە خەریکی ئاژەڵداری و کوشت و کاڵکردنن لەو شوێنانە. بەڵێ باشە بەڵێ فەرموو. بەڵێ کاک سامی برادۆستی ئەگەر شتێکت نەما بێ سپاست دەکەین. بەڵێ وڵی لە کۆتاییدا داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان و تەواوی چینی توێژەکانی خەڵکی کوردستان لە ئەم داگیرکاریە بێدەنگ نەبێ هەرچی زووە بەڕێگای جۆرا و جۆر کۆتایی بەم داگیرکاریە بهێنرێ. دەوڵەتی فاشیزمی تورکیا لە دەڤەری برادۆز بەڕێوەی دەبات چونکە ئەمە دژی هەموو گەڵی کوردستانە، ئەمە نەک تەنها دژی پارتی کرێکارانی کوردستانە، ئەمە دژی تەواوی دەستکەوتەکانی کوردستانە. بۆیە بەڕاستی هەڵوێست پێویستە هەڵوێستیان هەبێ و هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە چەند ڕۆژی ڕابردوو لە ڕێگای بەیاننامەیەکەوە بەیانی کرد بەڕاستی جێی شەرمە و ئایا بێدەنجی ئەوانە بەمانەی ڕاستبوونە یاخودنا. بۆیە دەبێ ئەمە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشووری کوردستان ڕوون بکرێتەوە بۆ بێدەنگە لە ئەم داگیرکاریە لە ئەم داگیرکاریە بە هەموو پێوەرەکانی یاسایی و دەوڵەتی داگیرکاری خاچی هەرێمی کوردستانەوە حکوومەتی عێراقەوە و داواکارم لە ئەندام پەرلەمانەکانی هەرێمی کوردستان لە عێراق بەڕاستی لە ڕێگای حکوومەتی عێراقەوە لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە فشار بخەنە سەر حکوومەتی عەبادی، فشار بخەنە سەر پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەوەی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەم بابەتە بور و شێنرێەوە و تەنانەت لە ڕووی یاساییەوە دەتوانن لە بادای دادی نێودەوڵەتی سکارا لەسەر دەوڵەتی تورکیا تۆمار بکەن بە پرەنسیپی بەزاندنی سەروەری و داگیرکردنی خاچی عێراق و سیادەی عێراق و هەروەها تەنانەت دەتوانێت لە دادگای تاوانەکانی نێودەوڵەتیش سکاڵا لە دژی سەرانی دەوڵەتی فاشیزمی تورکیا تۆمار بکەن بەوەی لە ساڵی هەشتاکانەوە تاکو ئێستا چەندان خەڵکی سڤیلیان کردیتە قوربانی، چەندان ماڵیان ئاوارە کردیە، چەندان تاوانی زەنجیان ئەنجامدایە. بۆیە پێویستە هەڵوێستیان هەبی، هەڵوێستی جدیان هەبی بۆ ئەوەی چیتر خەڵک مالوێران نەبی. ئێمە بەخۆ بینیمانە دەوڵەتی تورکیا خەریکی دژایەتی کردنی تەواوی کوردستانە.
کاک سامی گیانەگەرینەکەت وتەکەت کورت کەیتەوە پەیامەکەت چڕ کەیتەوە سپاست دەکەم لەبەر کەمی کاتەکەمە سپاس دەکەین بەڵێ تەنها دەمەوێ ئەوە بۆ خەڵکو و بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون بکەمەوە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە تایبەت لە دەبەری برادوس هەڵوێستی جدیان هەبێەوە بەرامبەر بەو داگیرکاریە بێدەنگ نەبێت لەبەرەوەی ئەمە تەنها دژی گەریلاکانی پارتیەکارانی کوردستان یەوە دژی تەواوی خەڵکی کوردستانە ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو لە ئەفرین چی ڕوویدا لە ساڵی ڕابردوو لە نسێتین لە جەزیرا لە گەوەر چی ڕوویدا هەموو دیژی خەڵکی سڤیلە پێویستە یەکدەنگ بین پێویستە یەکێتێکی نەتەوی ئاوا بکەین بەرامبەر بەو داگیرکاریە بەرامبەر بەو زۆر باشە کاک سامی بەڵێ کاک سامی بمبورە کاتەکەمان کەمە مژاری دیکەشمانەیە سپاسی بەڕێزە دەکەم کە لە برادۆستەوە لەگەڵمان بەشدار بووی سپاس بۆ وتە بە پێزەکانت کاتێک خۆش بۆ بەڕێستان زۆر سپاسە دەکەین بەڕێز حاجی ئەحمەدی کەجەکە ئەڵێ زۆر جار هێرش کراوە بە تایبەتی بۆ سەر برادۆست بەڵام ئەم جارە جیاوازە ینی جیاوازەکەی پێ دوای لە چیدایە جیاوازەکەی بڕێکمان باس کرد بەڵام ئەمن جملەیەکە مابوو کە سوالی پێشوو کە چ بکەین باسی ئەوم کرد کە دەبێت یەکێتی پێک بێ هەموو پارچەکانی کوردی هەموو گەلی کورد فڵان لێرە وەزیفەی گەورە دەکەوێتە سەر گەنجانی کورد دەکەوێتە چونکی ئەوە دواڕۆژی وانە سەرنویشتی وانە چارەنووسی وانە کە حملەی دەکرێتە سەرێ دەبێت گەنجانی کورد بە کچ و کوڕەوە دەبێت ڕابن دەبێت ڕازبن خۆیان بگەێنە هێزی پاراستنی گەل هێزی پاراستنمان ئەوەندە بە قووەت بێ کە دوشمن شکستێک بخوا کە ئیدی تازە پەشیمان بێتەوە جارشتی کە حملە بکە و هیوادارم کە گەنجانی کورد بە کچان و کوڕانی کورد ئەو هوشیارینەتەوەیان تێدایە کە لە ئایندەی خۆیان لە دواڕۆژی خۆیان لە سەرنویشتی خۆیان لە ئازادی خۆیان دفاع بکەن خۆیان بپارێزن ئێستا سوالی دووەمتان کە فەرقی جیاوازی چییە ئەو هێرشەکە ئێستا ئەوەیە کە ئەمە دەبینین ئەوەش دەکەوێتەوە بەشێک لەو پەیمان و یەکێتی نامقەدەس دەبینین دوشمنەکانی هیچیان گرتووە گرێدرایی و بارودۆخەی لە داگیرکاریەکانی هیچیان گرتووە ئێستا ئێران لەوێ بێدەنگە عێراق دەبا ئێستا نیشانی دابایە کە عێراق یەک پارچەیە دەبا دیفاعی لە یەک پارچەیی کوردستانی کردبایە لەو کاتەدا ئەمە دووفاقینی عێراق بۆ نمونە زۆر جەخت دەکاتەوە هەرێمی کوردستان پێشەری سەروەری کردووە پێشێلی یاسای کردووە بەڵام بەشێک لە خاکەکەی داگیر کراوە لەلایەن تورکیاوە بەنامەیەکی هەرەوە هاکەزایی دەرکردو دەمەوێت ئەوەی بڵم عێراق دەبێ حکوومەتی مرکزی دەبێت ئێستا نیشان بدا کە دڵسۆزە بۆ یەک پارچەجی عێراقێ کە فەرق و جیاوازی دانانێ لەما بینی نەتەوەکانی عێراقدا لە هەر جێگایشی تەجاوز بکرێ بە خاکی عێراقێ دەبێت بۆوی وەک یەک چاوی لێ بکە و بیپارێزێ ئێستا پاراستنی نەکەری برادۆست ئیسراسەری مەرزی نێودەوڵەتی مەرزی باشووری کوردستان و تورکیای ئێستا ئەو بەرپرسە حکوومەتی عێراقی بەرپرسە ئەرتەشی عێراقی بەرپرسە دەبێت ئەو بەرپرسیارەتی خۆی نیشان بدا دەبێت خلوسی نیەتی خۆی لەگەڵ گەلی کورد نیشان بدا کە ئەو گەلی کورد دەپارێزێ و ئەو دەمێت کە گەلی کوردیش ئەمن متمەئینم لەوەی کە بەڵام شتێکی دیکە ژێ بەڕێز حاجی ببوورە پێ دەبڕم دەوترێت لە کاتێکدا تۆ حکوومەتێکی هەرێمی کوردستانە دەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەخۆی خەمی سەروەری خۆی ناخوا حکوومەتی عێراق بۆ بیخۆ ئەو وانەکە ئەو سوالە ڕاستە بەڵام تۆ دەبێت ئەمە دەبێت ئەوەش بزانین کە حکوومەتی عێراق دەڵامە حکوومەتێکی فیدرالین پاراستنی مەرزەکان مربوطە بە حکوومەتی مرکزی ئەوە حکوومەتی مرکزیە دەبێت مەرزەکان بپارێزێ دیارە حکوومەتی هەرێمیش مەسئولیەتی گەورەی هەیە بۆ چونکە هێزی پاراستنی خۆی هەیە لەو وڵاتانەی کە بە شێوەی فیدرالیزم دەستنە پێشێ یا حکوومەت دەکرێن هیچ یەک لە فیدراڵەکان ئەرتەش و هێزی پاراستنی خۆیان نییە
بەڵام لە کوردستان لە باشووری کوردستان حکوومەتی هەریم هێزی پاراستنی خۆی هەیە و حتا ئێستا ئیجازەی نەداوە بە ئەرتەشی عێراقش کە بێتە ئەو منتەقانە بەڵام ئیجازەی بە ئەرتەشی تورکیا بەڵام ئیجازەی داوە بە ئەرتەشی تورکیەی بۆ پێشیشی دەکەوێ مشکلەکە ئەوەیە ئێستا لێرە ئیجازەدانەکە نییە بەشێک لە هوشیاری گەل ئەوەیە بەشێک لە هوشیاری گەل ئەوەیە کە لە پێشدا دەبێت خۆی بناسێ کە گەلێک هوشیارە دەبێت خۆی بناسێ خۆی بناسێ یانی چی ینی دەنێو خۆیدا دۆست و دوشمنی خۆی بناسێ دوایە دەبێت دەرەوە بناسێ دۆست و دوشمنی لە دنیای دەرەوە شێنە ئێستا ئەو ڕۆکانە گەلی کورد پێویستە کە دۆست و دوشمنی خۆی دەنێو خۆیدا بناسێ و ئەوە زۆریش حاسانە هەر هێزێک هەر لایەنێک پشتی داگیرکەر بگرێ پشتی دوشمنی کورد بگرێ ئیدەوە هیچ نێوێکی لێ ناندرێ بەغێر ئەوەی کە ئەو دیارە ئیدەوە چێتە چوارچێوەی خیانەتەوە دەکەوێتە چوارچێوەی خیانەتەوە با گەلی کورد دەبێت گەلی کورد هوشیار بێ ئەوانەی کە ئەوەی تێناگەن دەبێت بزانن کە دەپێش هەموواندا ئەوان بخوان تێدا دەچن ئەو حیزبەی کە ئێستا یا ئەو لایەنەی کە ئێستا پشتی داگیرکردەگرێت دەپێش هەموو کەسدا ئەو بخۆی تێدا دەچێت زۆر باش باشە بەڕێز عەبدوڕەحمانی حاجی ئەحمەدی چەند هەڵوێستێک لەلایەن چەند حزب و لایەنێکی باشوورەوە هەیە با گوێبیستیان بین لەوانە بزوتنەوەی گۆڕان ڕەوتی چاکسازی سۆسیالیست کە سەرکۆنەی داگیرکاری تورکیا دەکەن پاشان دێمەوە گفتوگۆ دەکەین بەڵێ میرەرانی بەڕێز با گوێبیستی بزوتنەوەی گۆڕان بین هەروە ڕەوتی چاکسازی سۆسیالیست بزانین چی سەبارەت بە داگیرکاری تورکیا دەڵێن ئێمە وەکو بستنەوەی گۆڕان ئیدانەی ئەو لەشکر کێشە دەکەین کە وڵاتی تورکیای داگیرکەر هەمیشە مێژووی وڵاتی تورکیا پێیوتوین هەمیشە وڵاتێکی داگیرکەر بووە و لە ئێستاشدا لەشکر کێشی کردووە بۆ ناوچە شەخاویەکان و تا شارۆچکەی قەسرێ هاتوون بەتوندی ئیدانەی وڵاتی تورکیا دەکەین چونکە ئەم خاکە خاچی کووردە خاچی کوردستانە و برا کوردەکانمان لەوێن بۆیە ڕەنگە لە داهاتوو ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ بەپێی ئەو هێزێک کە ئێمە هەمانەکە هێزێکی مەدەنین خەبات دەکەین دژی ئەو لەشکر کێشەی خەباتی ئێمە دیارە خەباتی ئێمە شۆڕشی سپیە شۆڕشی مەدەنیە ئێمە لە ماوەی ڕابردوش لە کاتێک کە شەڕی ئەفرین کە وڵاتی تورکیا دەستی بەسەر یاخود هێرشی کردە سەر شاری ئەفرینی کوردان ئێمە هەمیشە لێرە بەیانناممان هەبووە و هەڵوێستی خۆماندەر بەڕوە دژی وڵاتی تورکیا و لە شەقامی شتا دواساتەکان ئێمە لەگەڵ برایانی ڕۆژاوای کوردستان ئەوانی کە لێرە لە باشووری کوردستان دەژین ئەوان لە شەقام بوونە ئێمە شان بەشانی ئەوان لە شەقام بووینە و ئاڵاکەشمان شەکاندۆتەوە لە پێیناوی ئەوەی بیسەلمێنین بۆ هەموو لایەک بەبێ ترس دژی تورکیا خۆمان و ئاڵاکەمان هێناوەتە سەر شەقام چونکە پێمان وایە بزوتنەوەی گۆڕان بەخۆی و بە ئاڵاکەی دەبێت بچێتە خزمەتی هەر چوار پارچەی کوردستان نەک بۆ بەرژەوەندی شخصی و حزبی و نەمیلەتی کورد دەتوانێت وڵاتەکەی بدا بە کۆڵە و لە سنووری تورکیا دوور بکەوێتەوە نن تورکیاش دەتوانێت وڵاتەکەی خۆی جێبێڵێ و بڕوا لەبەرەوە ئەبێ بە دیالۆگ و بە گفتوگۆ بە وتوێش لەگەڵ میلەتی کورد بگاتە ئامانج و بگاتە نەتیجە بۆ چارەسەرکردنی کێشە ڕەواکانی گەلی کورد قەدەری میلەتی کوردە کە هەمیشە ئەبێ لە ژێر زوڵم و ستەم و چەوسانەوە بێ بەڵام سەدان ساڵە میلەتی کورد بربەرەکانی لەگەڵ ئەو جۆرە سیاسەتەیەکە و نە لە ناو چووە نە لە ناوش ئەچێوە بەردەوامە بێت لە خەبات و تێکۆشان بەڵێ ئەلبەتە شاندی هەدەپە و کەجەدەش کە ماوەی چەندین ڕۆژە لە باشووری کوردستانن چەندین دیدار و چاوپێکەوتنیان ئەنجامدا و بە بەشێک لەو دیدار و چاوپێکەوتنانەش بە خێرایی ببین. زۆر خۆشحاڵین سەربەرزین بە پێشوازیکردن لەم دۆستە ئازیز و نازدارەمان لە هەدەپە ئەوان لێرە میوان نین تا بڵێن بە خێراتنیان دەکەین لە ماڵی خۆیانن لە نیشتیمانی خۆیانن لە وڵاتی خۆیانن پەیامی ئێمە پەیامی هەموو کوردان پەیامی ئاشتیە پەیامی دیموکراسیە پەیامێکی ڕوون و ئاشکراشە خەڵکی کوردستان هێزە سیاسیەکانی کوردستان یەکدەنگ و یەک ئیرادە بین
بۆ ڕاگەیاندنی پەیامی ئاشتی، پەیامی دیموکراسی، پەیامی بەرگریکردن لە مافەڕەواکانی خەڵکی کوردستان. ڕەوشێکی گەلێکی خەساسدا ئەم لە ماڵا خۆی لە باشووری کوردستان ڕاست ئەف ماڵانەی ji ber xatirê ku em yek bibin ji ber xatirê ku em yek miletin ji ber xatirê ku yekîtiya ev mileta wê bibe bingeha aşîtî û demokrasiyê li rojhilata navî ji ber xatirê ku îttifaqa navbera Hizbê Kurd Kurdistanî wê kêşe ji holê rabik û her wiha wê bibe bingeha jiyanekî hevpar li rojhilata navî. Ev hatina me em hêvî dikin ku li Başûrê Kurdistan weka piştgiriyek were dîtin ji bo hemû gelê Kurdistan. Pêşa rojê de dibe ku yek bavêjin ji parlamentoyê. Ev dema gelê Kurd e li rojhilata navî. Lê ev ji bo xatirê divê demê de Kurd bi ser kevin ittifaq û yekîtiya Kurdan lazim e. Bêhêvîne ku nava gelê Kurd û Partiya Kurdistanê de ew ê damsendin û diyalog çêbe yekîtiya Kurda di pêşa rojê de vêya kirin. Boya hîwadarîn hemû layene siyasiyekan xelkî Kurdistan yek helwêz bin çونکە qezeyê Kurd yek qezeye milleteke yek millete yek neteweya û xakekeşî yek xake. Eger ême bitwanîn pêkewa hemû kar bikein dڵنیام سەرکەوتنی گەورە هەر بۆ میلەتەکەمانە بێ. Dermanê me îttifaq û êşa me hesûdî. Em ê hesûdî ji nav xwe rabikin û ew birîna xwe jî bi îttifaqê em ê derman bikin. Heya ku em azad nebin nemimkin li rojata navîn de gelê Ereb, gelên Fars, gelên Türk bigiştin demokrasî. Xemata me ya azadî, cada me ya azadî. بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی لەوتەی دوای عوسمان بایدەمیر دەست پێ بکەم دەرمانی دەردی ئێمە ئیتیفاق. لە پێشیدا ئێمەش کوتمان. یعنی ئێمە ئیتیفاقە پێگنێ دێمە ئەوەشی هەمانە لە دەستی دەدێن ینی دەبێ هەموو کەسێکە و ڕاستیە بزانێ. تۆ بزانە ئێمە ئەوە تقریبان دەبێتە 20 ساڵ هاوار دەکەین بۆ کۆنگرێ نەتەوەیی. ئێمە ئەگەر بە مۆقعی خۆی کۆنگرەیەکی نەتەوەییمان هەبایە ئێستا ئەوە هەڵمان نەدەبوو. کۆنگرەی نەتەوەیی بڕیاریدا کۆنگرەی نەتەوەیی بە یەک زمان لەگەڵ دنیاە قسەی دەکرد. کۆنگرەی نەتەوەیی لەگەڵ UN قسەی دەکرد. کۆنگرەی نەتەوەیی لەگەڵ زەرهێزەکانی دنیاە قسەی دەکرد. بەڵام ئێستا کە کۆنگرەی نەتەوەییمان نییە هەر حیزبەی بۆ خۆی استراتێژیکی خۆی هەیە. ماڵوێرانی گەلی کورد ئەوەیە ئیتیفاقی گەلی کورد یانی چی؟ یانی دام و دەستگایەکی ناونەتەوەیی هەبێ. ئێستا ئەمە ئەوڕۆ پێی دەڵێن کۆنگرەی نەتەوەیی هەر نێویشی دیکەی سوێنی لێ دەنێن. گرنگەوەی شتێکە بێت دەبێت شتێک هەبێت کە زمانی گەلی کورد بێ. دەبێت شتێک بێ کە زمانی گەلی کورد بێ وەکو هەموو ملەتی دنیاە کە حکوومەتیان هەیە حکوومەتەکە زمانی ئەو گەلەیە. ئێمە کە چوار پارچەین و لە چوار وڵاتدا دابەشکراوین حکوومەتمان نییە دەتوانین کۆنگرەیەکی نەتەوەیی هەر پارچەیەکی ژەڵبەتە بووین بە چەند پارچەی دیکەوە. بەڵێ ئەوە زۆر بمانەوێت لەو ڕاستایەدا بڕۆین زۆر دوور و درێژەوە چونکی چوار داگیرکەری کوردستانی لەگەڵ تەواوی دنیای دیپلۆماسی دەکەن پەیوەندیان هەیە و مەسەلەی کورد بۆ هەموو ئەو کاناڵانە دەچێت بەڵام چارەسەری ئێمە کە دەڵێن ئیتیفاقە ئیتیفاق یانی چی؟ ینی بە یەک زمان لەگەڵ دنیای قسان بکەین. کەنجێ بە یەک زمان لەگەڵ دنیای قسان دەکەین وەختێک کە دام و دەستگایەکی ناونەتەوەیمان هەبێ یان حکوومەتێکمان هەبێ ئەو حکوومەتە ئەوڕۆ بۆ گەلی کورد دەست نادا بەڵام کۆنگرەی نەتەوەیی دەست دەدا. دەتوانێت کۆنگرەیەکی نەتەوەیی هەبێ کە دەگەڵ پارلەمێنتی ئەوروپایە دەگەڵ وڵاتانی یەکگرتووی ئەوروپایە دەگەڵ ئەمریکایە دەگەڵ UN دەگەڵ هەر وڵاتێکی دیکە دەتوانێت بە یەک زمان قسە بکە و ئەوەیە ئەوە 100% ڕاستە ئەو ئیتیفاقەیە. من لە پێشدا بەسمان کرد بۆ ئیتیفاقی نامقەدەس هەیە مابینی دوشمنەکانمان بۆ ئیتیفاقی مقەدەس نەبێ لە مابینی ئێمە یەک نەتەوەین یەک گەلین یەک وڵاتین بە دڵخوازی خۆشمانەوە کە چوار پارچەیان کردووی دابەشیان کردووی ئەوە بەرخلافی بیر و باوەڕ و ویستی
ئێمەیان پارچە بەڵام شتێکی دیکەژێ بۆ نمونە دەڵێن ینی یەکێتینەتەوەی لەگەڵ کێ لایەنێک کە خۆی بۆتە سوورەی بە لەشکر پێ دوای ئەوە بتوانی پاشگەزی بکەیتەوە. نزانی چێ ئەمن بە خۆم لەسەر ئەو لە دەستپێکی کۆنگرێنێتەوەی ڕاتێدا بووم هەتا ئێستا. ئێمە ئەگەر حیزبەکانی دیکە ڕاست بکەن هەموو حیزبەکانی دیکە تێدا بەشدار بن حیزبێک جا ئێستا هەر حیزبێکە گەورەی یاچکۆلە بەشداریش نەبێ گەل دەیناسێ ناتوانێت کابوو تەقسیرەکە یەک لایەنە نییە ئەوە جادەیەکی دووتەرەفەیە دووتەرەفەیە تۆ بزانە لە باشووری کوردستان چەند حیزبی تێدایە یەکێکیان دەڵێن بەر هەڵست کارە نایەڵێ پێک بێ باشە حیزبەکانی دیکە بێنە پێشێ بەشدار بن بە ئەو حیزب نەبێ دنیاش هیچ احتیبارێکی بۆ قایل نابێ دنیا زۆر باشە بەڕێز حاجی ئەحمەدی یەخولەکمان ماوە بەڕێزە دەگە شتێکت ما بێ بیڵی شتەکەی من ئەوەیە کە ئەو ڕەکانە گەلی کورد دەبێ بزانێ ئەمە ڕوبەڕووی هێرشێکی گەورەین ئەوە نیشان دەدرێ نیشان دەدرێ ئەو هێرشە هەر لەسەر برادۆز نییە ئەو هێرشە لەسەر هەموو گەلی کووردە لە هەموو سنوورەکانی کە لەگەڵ تورکیە تێکەڵە و ئەو مەسئولیتەش دراوە بە تورکیەی ئەمن لێرەدا مطمئینم ئەردۆغانیان کردووەتە کەری سەرمین و سەرمینی دەپەڕن تووشی ئەفرینیان کرد ئێستا لەو لایە جڵەویان بۆ شل کردووە حملە دەکا ئاخرەکەی چی لێرێ وەکو سەدام حوسێنی کە مەسەلەی حەڵەبجە پاش 6 ساڵان لە پێش سەدام حوسێنیاندانا بەڵام ئەوانە هەموو دۆکومنت هایەکن کە بۆ پێشە ڕۆژ لە پێش دەمێن لە پێش ئەردۆغانی دادەنێن گەلی کورد دێرەدا هیچ شکم نییە گەلی کورد سەر دەکەوێ بەڵام ئەمن هاواری ئێمە هاواری تەفگەری ئێمە هاواری گەلی کورد ئەوەیە کە بە خەسارەتی کەم ئەو سەرکەوتنە بپارێزی بەڵێ باشە بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری کۆمەڵگەی دیموکرات و ئازاد کۆدار زۆر سپاست دەکەین کە لێرە لەگەڵماندا بەشدار بووی کاتەکەم تەواو بوو حەزم دەکرد زیاتر هەڵبەتە گفتوگۆ بکەین لەم بارەوە زۆر سپاس بۆ سامی برادۆستی سپاست دەکەین پارێزەر کە لە برادۆستەوە لەگەڵمان داویش بە تەلەفۆن بەشدار بوو سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تام ساتە لەگەڵماندا بەشدار بووین بە تاکیدی وەکو بەڕێز حاجیش وتی هەروەها کەجەکەش لەو راپۆرتا ڕایگەیاندۆ بە یەکگرتن تورکیا دەکەوێتە زەلکاوێکەوە کە ناتوانێت لێی دەرچێ و شکستی پێدەدرێت تا بە یەگەشتنەوە شاد و بەختەوەربن.